کاقوباس زۆر سوپاس جنابتان لێرە لە ئەمریکان لە سەردانێکی وەفدێکی باڵای حکوومەتی هەرێم لە ئەمریکان داوای هاوکاری ئەمریکیەکان دەکەن لە شەڕی داعشدا لە هەمان کاتشدا کە وتوێژ لەگەڵ کاربەدەست ئەمریکیان دەکەن لە وەزارەتی دەرەوە ڕۆژی پێنجشەممەی ڕابردوو چواردەی مانگ راپۆرتێکی فراوان دەرچۆی ساڵانە کە ڕەخنە لە حکوومەتی هەرێم دەگرێت لەسەر مافی مرۆڤ. نازانم ئەم دوو بابەتە چۆن لەگەڵ ئەمریکیەکان گەشتنە بە چ ئەنجامێک. پێشێکی زۆر سوپاس کاک دەخیل، خۆشحاڵم بەم دەرفەتە. سڵاوی شەکەێنم بۆ بینەرانی دەنگی ئەمریکا. دەنگی ئەمریکا جێی فەخر و شانازیە بۆ ئێمە کە لێرە لەم ئەمریکایە پەخشی ئەو هاتان هەبێ و هیوای سەرکەوتنتان بۆ ئەخوازم. سەردانمان بۆ ئەمریکا سەردانێکی سەرکەوتوو بووە، سەردانێکی تێروتەسەل بووە کە توانیمانە لەگەڵ تەواوی بەشەکانی حکوومەت و ئیدارەی ئەمریکا و کۆنگرسی ئەمریکا و چەند مرکزی دیراسات لە ئەمریکا باسی بارودۆخی ئێستای کوردستان و عێراق و دۆخە داراییەکەی کوردستان و شەڕی دژی داعش بکەین. لێرەدا پەرەیەک بووە بەو پەیوەندیە بەهێزەی کە هەبووە لە نێوان ئەمریکا و کوردستان و هەم لەگەڵ وەزارەتی دەرەوەی ئەمریکا، لەگەڵ وەزارەتی بەرگری، لەگەڵ کۆشکی سپی و بەشەکانی تری ئیدارەیە. لەوێ بە زۆر بە ڕاشکاوانە و دۆستانە بە دۆستەکانمان وت لە ناو ئیدارەی ئەمریکا کە ئێمە ئەمڕۆ لە بەرەی پێشەوەی جەنگین دژی داعش. ئێمە ئەمڕۆ ماڵی خۆمان و کۆڵان و گەڕک و شار و شارۆچەکانی کوردستانمان کردوێتەوە بۆ 1,800,000 ئاوارە و پەنابەر کە ڕوویان کردووەتە کوردستان ئەمڕۆ، کە سەرڕای ئەم دوو ئەرکە گەورەی کە لەسەر شانی کوردستانە کە جێی شانازیشە بۆ ئێمە لە حکوومەتی هەرێم ڕوبڕووی قەیرانێکی سەختی دارایی و ئابووریش بووینەتەوە. پێشگەل لە کێشەکانی کە ئێمە ئەمڕۆ تاین لەگەڵ عێراق و کێشە نێوخۆی و دەرەکیەکانی تریشە. ئێمە لە چوارچێوەی پەیوەندیەکانمان لە چوارچێوەی کۆبوونەوەکانمان باسی دۆخە داراییەکەمان کردووە و زۆر بە سەراحەتیشەوە داوای هاوکاریمان کردووە لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا. مەسەلەی هاوکاری لە شەڕی داعشە ئەوە ئەمریکیەکان پێم وایە زۆر جددین لەو بابەتە، بەڵام لە مەسلەی هاوکاری ئابووری هەرێم کە باس ئەکری و دەبینین تا ڕادەیەک ئەمریکیەکان ناینە پێشەوە. ئەم جارت چیتان بەدەستەوە هێنا؟ ئێمە لەم سەردانەیە پێمان وایە توانیمان ینی زەختێکی زیاتر بخینە سەر دۆستەکانمان، زەختێکی دۆستانە لەسەر هاوڕێیەکانمان لە ناو حکوومەتی ئەمریکا کە دۆخەکە جددیە، کە تەحەداکەی کە ئەمڕۆ بەرامبەر بە کوردستانە تەحەدایەکی جددیە و ئەمە پێم وایە ئەمریکا بەرچاویشی ڕوونە، ئەزانە دۆخی ئێمە چۆنە، ئەشزانێ ئێمە چه هەنگاومان ناوە کە خۆمان چه هەنگاوێکمان ناوە بۆ ڕوبەڕووبوونەوەی قەیرانە داراییەکە و جێی تەقدیریش بوو لەلایەن بەرپرسانی حکوومەتی ئەمریکا. بۆیە تێگەیشتوونە دۆخەکەی ئێمە بۆ پێم وایە لە ماوەیەکی نزیکدا ڕەنگ بێ هەندێ هەواڵی دڵخۆشکەر بگەێنرێت بە خەڵکی کوردستان. ئێستا ناتوانم، بەڵام هەر توانم بڵێم کە هەواڵی دڵخۆشکەر بەڕێوەیە. سەبارەت بە راپۆرتی وەزارەتی دەرەوەی کە جەناب ئاماژەت پێیە، ئێمە لەم سەردانەیە مەجالمان نەبووە ئەو راپۆرتە بخوێنینەوە، بەڵام لە هیچ کام لەو کۆبوونەوانەی کە ئێمە بەشدار بووین چ لە وەزارەتی دەرەوە چ لە وەزارەتەکانی تری حکوومەتی ئەمریکا باسی راپۆرتی وەزارەتی دارایی و نەکراوە لەگەڵ ئێمەیە. باسی بەغا بکەین پێش ئەوەی جەنابەت بیتە ئێرە واشنگتن لە بەغابوو لەگەڵ وەفدێک کە سەرۆکی حکوومەتی هەرێم و باسی کێشەکانی بەغا و هەرێمی کوردستان دەکرا. بە چ گەیشتن؟ کێشەیەکی دوور و درێژە، ئێستا کێشەکە زیاتر مەسەلەی ئابووریە. ئێمە لە سەردانمان بۆ بەغدا لەگەڵ بەڕێز سەرۆکی حکوومەت دوو هۆی سەرەکی هەبوون. یەکەم بینینی بەڕێز وەزیری دەرەوەی ئەمریکا بوو کە هاتبوو تەشریفی هێنابوو بۆ بەغدا و لەبەر کەمی وەختی نەیتوانی بوو بێت سەردانی هەرێمی کوردستان کە بۆیە سەبەبی سەرەکیمان بۆ چوونمان بۆ بەغدا بینینی وەزیری دەرەوە جۆن کێری بوو. لەوێ باسی دیسان ئەو خاڵانەمان کرد کە خاڵە گرنگەکانی ئەمڕۆی عێراق و کوردستانن، شەڕی داعشە، قەیرانی داراییە، کێشە سیاسیەکانی
عێراق و هەرێمی کوردستانیشە لەوێ دیسان گفتوگۆی دۆخە سیاسیەکەمان کرد بۆ ئێمە لەو کۆبوونەوانە پشتیوانی خۆمانمان گەیاند بۆ بەڕێز ڕئیس وزرای عێراق عیبادی بە هەر چەندە ڕەخنەشمان لێگرت کە هەندێک لەم هەنگاوانەی کە دەستی پێکرد کە دەستی بۆ برد بەبێ هەماهەنگی بوون لەگەڵ ئێمە لە هەرێمی کوردستان. ئەم کێشە ئابوووریانە هەرێمی کوردستان کە لەگەڵ بەغا باز دەکەن هیوای هەیە کە چارەسەر بکرێت لە کاتێکە کە کێشەکانی بەغدا قوڵت دەبن؟ خۆی شارەوە نییە تەنها کوردستان نییە کە تووشی ئەس کێشەیەکی دارایی و ئابووری بووە بەڵکو عێراقیش تووشی کێشەیەکی زۆر سەخت بووە ئەمڕۆ کە ئەوانیش ئێستا کێشەی گەورەیان لە بەردەمایە بۆ توانایان بۆ ئەوەی موچە لە کاتی خۆی بدەن بۆ تەواوی فەرمانبەران و موچە خۆرانی. بەڵام هەرێمی کوردستان لەسەر دووڕێیانێکی زۆر خەتەردایە. ئەگەر دۆخی هەرێمی کوردستان جیاوازە لە شوێنەکانی تر چکەن هەرێمی کوردستان وڵاتێک نییە هەرێمێکە لە وڵاتێک ئێمە وەکو هەرێمی کوردستان سیاسەتی نەقدی بەدەست ئێمەیان نییە بۆی ئەمە ناتوانین دەستکاری سیاسەتی نەقدی بکەین تاکو بتوانین تەوازونێک ڕاگرین لە بینی سعری دینار و دۆلار بۆ نمونە ئێمە خۆمان قەرزارین و وەکو عێراق ناتوانین بچین بۆ وڵاتان یان بین بەشدار بین لە کۆبوونەوەکانی IMF و World Bank بۆ ئەوەی ڕاستەوخۆ قەرزێک وەربگرین بۆ ئەوەی دەربازمان کا لەم دۆخەیە. کاخۆبات ئێوە لە حکومەتی هەرێم و لە هەرێمی کوردستان باسی چاکسازی دەکەن و چاکسازی وشەیەکە کە زۆر باس کراوە و داواکاریەکی ئیجاماوەرە. پێم وایە لە کاتێکە لە بارودۆخی ئێستای هەرێمی کوردستاندا کە پەرلەمان لە کار کەوتووە سەرۆکی پەرلەمان ناتوانێت بێتە پەرلەمان دابنیشێ زۆر لایەن باسی ئەوە دەکەن کە سەرۆکی هەرێم خۆی کاتەکەی بەسەر چووە خوێندنەوەی جنابەت بوو ئەم چاکسازیە چی دەبێت؟ کە باسی چاکسازیەکەین چاکسازی لە دوو تەوەری سەرەکیە ئەبینین چاکسازی لە ڕووی چاکسازی ئیداری کە چۆن پیاچوونەوە بەو هەیکەلیەتەی کە هەمانە لە حکوومەت هەندێک چاکسازی سەرەکی کە چۆن نەهێشتنی ئەو دەعمەی کە هەیە لە هەرێمی کوردستان یان چاکسازی لە کەرتی کارەبا کە دەستمان پێی کردووە کە چۆن بتوانین وەکو حکوومەت بکشینەوە لە هەندێک کەرتا کە حکوومەت زۆر زاڵ بووە لەسەر ئەو کەرتانە و نەیتوانیوە وەک پێی ئاستی چاوەڕوانکرا و ئەو خزمەتی پێویست بگەێنێ بە هاوڵاتی بۆ ئێمە لە حکوومەت بە نیازی نانی پیاچوونەوەیەکی سەرتاسەری ئەنجام بدەین دەستیشمان پێی کردووە و بەرهەمیشی دەبێت. ئەم چاکسازیە بۆ چی گرنگە؟ ئێمە لە کاتێکا دەستمان کردووە بە چاکسازی سەرەکی لە کاتێکا کە بۆ ماوەیەکی زۆرە ئێمە بەرنمەیەکی تەقەشوفی سەختمان بەڕێوە بردووە لە هەرێمی کوردستان. ئێمە ئەزانین بۆ ئەوەی بەرنمەی تەقەشوفی ئێمە سەرکەوتوو بێ ئەبێ هاوشانی ئەو بەرنمەیە چاکسازی بێت. باسی ئەوم کرد چاکسازی ئیداریەکە بەردەوامە بەڵام چاکسازی ئەزانین مەسەرە تەنها ئیداریەکە نییە خەڵک داوای ئەوە کە حکوومەت شەفافتر بێ لەگەڵی بۆیە ئێمە هاوشانی چاکسازیە ئیداریەکەی کە دەستمان پێی کردووە ئێمە دەستمان کردووە بانکهێشتی جێهەتێکی شارەزای نێودەوڵەتیمان کردووە بۆ ئەوەی بێن وردبینیەکی سەرتاسەری بکەن لە کەرتی نەوتی هەرێمی کوردستان. ئەکرێت بەبێ ئەوەی کە دەستگایەکی وەکو پەرلەمان دەستگایەکی تەشریعی چاودێری ئەو کارانە بکات. من احترامم هەیە بۆ پەرلەمان بەڵام ئەم کارانە کاری بەشی جێبەجێکاری حکوومەتەکەن پێویستی بە پەرلەمان نییە. ئەمە جیهەتێکی نێودەوڵەتیە جیهەتێکی تەدقیقە کە خۆی یەت تەدقیقی وردبینی کەرتی نەوت و گازی ئێمە ئەکا و چۆن لە هەر شوێنێک لە وڵاتێک لە وڵاتی دەرەوە لە وڵاتی خۆمان جیهەتیەن تەدقیقی حساباتی کۆمپانیاکان یان حساباتی وەزارەتەکان ئێمە یین ئەم جیهەتەمان هێناوە وردبینیەکی سەرتاسەری کەرتەکەمان بکەن تاکو بۆ خەڵکی ڕوونکەینەوە داهاتی نەوتمان چەندە چۆن بەکارهێنراوە چەند نەوتمان هەناردە کردووە و چەندی فرۆشراوە. کاقبات بە شێوەیەکتر با پرسیارەکە بکەم مەبەستم ئەوەیە تۆ پێم بڵی ئەدای حکوومەت کە جەنابەت جیگری سەرۆکی حکوومەتی بەپێی ڕقابەی پەرلەمان چۆن دەبێ یعنی حەزەکەم تو پێم بڵێ. بێگومان ئەمە دۆخێکی نەخوازراوە دۆخێکی ناخۆشە ئێمە حەزەکەین هەموو دام و دەستگا حکومیەکان کارابن دەوری خۆیان ببینن ئیشی خۆیان بکەن حکوومەت ئیشی خۆی کە پەرلەمانە ئیشی خۆی بکە بەڵام ئێمە ئەمڕۆ لە دۆخێکی ناخۆشین دۆخێکی سیاسی هەیە کە جۆوێک هەیە لە بیئەی سیاسی کوردستانە ئەمڕۆ
کە ناخۆشە و ڕێگری لەوە ئەکا کە هەر مؤسساتێک بتوانێت بە باشی و بە باشترین شێوە دەوری خۆی ببینێت. جناب جگری سەرۆکی حکوومەتی وەکو کەسێکی ناوداری ناویەکیتی هەڵوێستی چی بووە بەرامبەر بەو ڕووداوە سیاسیەکانی کە پێت ناخۆشە قەومامی یان چیت کردووە بۆ ئەوەی ئەو دۆخە چارەسەر بکریان وەکو جاران بگەڕێتەوە؟ ئەمە دۆخێکە کە لایەنە سیاسیەکان جناب بەشی لایەنێکی من کادرێکی حزبیم لە ناو حکوومەت ئەرکی سەرەکی بەندە لە بیئی سیاسی کوردستانە ئیشی حکوومەت و حکومڕانیە. بەرپرسانی حزبی هەن کە سیاسەتی حزبەکان پەیڕەو دەکەن، سیاسەتی حزبەکان دائەڕێژن و ئێمە ئەبێ ئەو سیاسەت تەنفیزکەین لە ناو حکوومەتە. ئەمە کێشەیەک نییە کە حکوومەت بتوانێت کێشەی بینی پەرلەمان و حکوومەت چارەسەرکە یان کێشەیەکی بینی لایەنی سیاسیەکانی کوردستان چارەسەرکە پارتی گۆڕان بێ یەکێتی و پارتی بێ وەکو کەساتیەک. ئێمە من بۆ چەندین جار ئەندامی شاندی یەکێتی بوومە لە کۆبوونەوە پێنج قۆڵیەکان، لە کۆبوونەوە دوو قۆڵیەکانی بینی یەکێتی و لایەنەکانی تر. ئەوەی کە من بکرایە لەناو ئەو شاندایە هەوڵم داوە بیکەم، بەڵام ئەمە کێشەیەکی سیاسیە. لایەنە سیاسیەکان ئەبێ چارەسەری بکەن، بەرپرسانی سیاسی لەلایەنە سیاسیەکانە ئەبێ ئەم کێشە سیاسیانە چارەسەر بکەن تاکو دام و دەستگا فەرمیەکانە بتوان ئیشی خۆیان بکەن. باسی کورد بکەین لە جەمسەرگەریتیە نێوانشی ئەو سنەدا کە شەڕێکی تایفەگەری لە هەرێمەکەدا دروست دەبێ و باس لەوە دەکەی کە کوردەکانش ئەبن تەرەف لایەن هەیە کە لەگەڵ سنەگەرایەتی لایەنێکش هەیە لەگەڵ شیعەگەرایەتی تا چەندێک کورد دەتوانێت یەک ڕابێ یەک هەڵوێست بێ لەو شەڕە ئاینزەیی هەرێمدا نەکاری عێراقی هەموو ناوچەکە. کورد هەرگیز نابێ هەڵەی وا گەورە بکات کە ببێتە تەرەفێک یەک بەش لەگەڵ بەشێکی تر لەگەڵ ئەم لەگەڵ شیعە بێ دژی سنە لەگەڵ سنە بێ دژی شیعە. ئەمە ئیشی کووردە بۆ ئەمە بکە نەبەرژەوەندی ئەگەیەنێ بە کوردستانیان بە ئەو جەوەی کە ئەمڕۆ هەیە لە هەرێمەکەیە بەگشتی. ئێمە ئەتوانین وەکو کورد دەوری هەمیشە ئەو دەورەی کە هەواڵ مام جەلال بینی بووی لە بەغدا و لە عێراق و لە کوردستانە ئەبێ ئێمە ئەو سیاسەتە پەیڕۆ بکەین کە هەمیشە هەوڵ بدەین لایەنەکان ئاشتکەینەوە. بەڵام عێراقیەکان بەڵامی هەرێمەکان ئێمە دەبینین لایەنێک هەیە لەگەڵ تورکیا زۆر پەیوەندی باشە، لایەنێکی تر لەگەڵ ئێران پەیوەندی باشە لە ناوچەکەدا ئەم جیاوازی هەیە. کورد دەبێ یەک دەنگ بێ ئەبێ یەک بێت. بەستم ئەوەیە یەک نین چۆن هەڵوێستیان دەبێت. ئەمڕۆ کورد ئەبێ یەک بێت. ئێمە هیچ کەس لە سیاسەتی هیچ حزبێک لە کوردستان ئەمڕۆ سیاسەتێکی وای نییە کە لەگەڵ وڵاتێک بێ لەگەڵ وڵاتێکی تر بێ. ئەگەر حزبێک هەبێ ئەو سیاسەتە پەیڕۆەکە ئەوە هەڵەیەکی گەورە ئەکا و هیچ لە بەرژەوەندی خۆیدا نییە. ئێمە بۆ مەسلەی پەیوەندی نێودەوڵەتی ئەبێ ئێمە وەکو کوردستان سیاسەتێکمان هەبێ، یەک سیاستمان هەبێت لە کوردستان بۆ تورکیا، بۆ ئێران، بۆ وڵاتەکانی دیکە، بۆ ئەمریکا، بۆ عێراق، بۆ کێشەکانی جیهاندا. ئەمە سیاسەتی فەرمی حکوومەتی هەرێمی کوردستانە. بەڵام هەر حزبێک بۆی هەیە سیاسەتی خۆی هەبێ. بەڵام من خۆم لێرە بەڕێی خۆم وایە هەر حزبێک سیاسەتێکی وا پەیڕۆ بکە یەک لا بگرێ دژی لایەکی تر ئەوە غەڵەتە کاچکەنە ئەو شەڕی کورد نییە. حەزم دەکرد باسی نەوت کە بوو بە وشەیەکی سحری هەموو جای بە کێشەکان خەتاینەوتە چاکیش هەر بوو نەوت دەگەڕایەوە. ئێستا دەمێکە کورد بەسەر بەخۆی نەوت دەفرۆشێ کەچی تا ئێستا نەیتوانێت موچەی فەرمانبەران دابین بکات. لە بەغا بۆ نمونە بەعکسەوە دەتوانێت بکات. بەڵام بپرسە بەغا چۆن توانیوێتی ئەم چەند مانگی ڕابردووە موچە دابینکە خۆ لە داهاتی نەوتە نەیتوانیوە موچەی خۆی دابینکە. چووە دەستکاری ئەحتیاتی وڵاتەکەی خۆی کردووە تاکو موچەی خۆی دابینکە. چووەتە ناو ئەحتیاتی وڵاتی خۆی کە ئەوە بەشێک لەو ئەحتیاتە بەشێکی هەرێمی کوردستانە بۆ ئەوەی بودجەی نەوت ینی موچەی خۆی دابینکە. ئێمە ئەمڕۆ خاوەنی ژێرخانێکی دروستکراوی نەوتین کە بتوانین نەوتی خۆمان بگەینە بازاڕی جیهان و لە بازاڕی جیهانیشە
بیفرۆشین. ئەمڕۆ ژێرخانی ئەساسیمان ڕێگا ئەیە بۆ ئەوەی ڕۆژی 600,000 بەرمیل هەناردە بکەین لە هەرێمی کوردستانەوە. تاکو ماوەیەک لەمەوە پێش 150,000 بەرمیل نەوت لە کەرکووکەوە ئاهات ئەچووە دەرەوە، بەشێکی تر لە حەقلەکانی هەرێمی کوردستانەوە نەوت ئەچووە دەرێ. کەس نرخی نەوت لە بازاری جیهانە $60 بوو، داهاتێکی زیاترمانە بوو کە $80 بوو، هەر زۆر زیاتریشمانە بوو. بەڵام ئێمە بۆ بەدبەختی ئێمە و میلەتی ئێمە ئەو کاتێک کە ئێمە تاقی ئینتاجی نەوتی ئێمە زیادی کرد و توانیمان نەوتی خۆمان لە بازاری جیهانە بفرۆشین، نرخی نەوت لە بازاری جیهانە 75% کەم بووەتەوە لە چاو چەند ساڵێکی ڕابردوودا. ئێمە مشکلەی ئێمە ژێرخانەکە نییە و سیاسەتەکەش نییە، بەڵکو کێشەکەی ئێمە ئەمڕۆ کە پەیوەندی بە نەوتەوە هەیە ئەوەیە کە بە دابەزینی نرخی نەوت لە بازاری جیهانە کاریگەریەکی ڕاستۆخۆی هەبووە لەسەر داهاتی هەرێم. ئێمە ئەگەر غەڵەتێکمان کردبێت ئەوە بووە کە ئێمە سەرچاوەی ترمان نەبووە، بۆ سەرچاوەی داهاتی ترمان نەبووە لە هەرێمی کوردستان و هەموو اعتمادێکمان لەسەر نەوت بووە بۆ دابینکردنی بژەوی خەڵک لە کوردستان. ماوەیەکی درێژمە بابەتی شەفافیت لە میلەفی نەوتدا و بابەتی ئەوەی کە جەنابەت ئاگاداری ئەو میلەفەیانە دەنگ بوو لە ناو خەڵکە لە ناو ڕاگەیاندندا. ئێستا چی نوێ هەیە؟ والله نازانم چۆن وەڵامی ئەم پرسیارە بدەمەوە. دووبارە دەکەم ئەو پرسیارێکی خەڵک دووبارە دەکاتەوە، ئاگاداری ئەو میلەفەی شەفافیەتی تایە؟ ئێمە هەتوانین بڵین لە حکوومەت ئەنجومەنێکی باڵای نەوت و گازمان هەیە، سەرۆکی ئەم ئەنجومەنە سەرۆکی حکوومەتە، جێگیری سەرۆکی حکوومەت، جێگیری سەرۆکی ئەو ئەنجومەنەیە، وەزیری سامانە سروشتیەکان و مالیە و پلاندانان ئەندامن و ئەندامی ئەم ئەنجومەنان سکرتێرێکیشی هەیە. ئەم ئەنجومەنە سیاسەتی نەوتی هەرێمی کوردستان دائەڕێژێت. وەزارەتی سامانە سروشتیەکان ئەو سیاسەتە جێبەجێ ئەکات. ئەمە جێهاتێکی جێبەجێکاری نییە. ئەندامی بەڵێ من ئەندامم لەوەتی بوومە بە جێگیری سەرۆکی حکوومەت، من ئەندام بوومە لەم ئەنجومەنە، پێشتر ئەندام نەبووم، چکەن تۆ بێ بەپێی ئەو پۆستت ئەندامی بۆیە لەوەتی من ئەندامی ئەم ئەنجومەنەم. و ئەو بابەتانەی کە دێنە ئەم کۆبوونەوانە من بە تەکید ئاگادارم، ئەگەر ئاگاداری ئەو بابەتانە نەبوومە ئەوە من خۆم کەمتر خەمە بووم لە کارەکانی خۆمە. ئەوەی کە پەیوەندی بە شەفافیەتەوە هەیە لەسەر پرۆسەی فرۆشتنی نەوت، ئێمە بەرچاوڕوونیەکمان لایە لەسەر ئەو نەوتەی کە بە فەرمی بەرهەمە هێنرێت، ئەو نەوتەی کە بە فەرمی نەقلەکرێ، ئەو نەوتەی کە بە فەرمی ئەفرۆشێت لە بازارەکانی جیهانەوە. حکوومەتی هەرێم ئەو راپۆرتی خۆی مانگانە ڕائگەیەنێ بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان. بەڵام تەواوی بازاری نەوتی ئێمە ئەو بازارە نییە کە لە بازاری جیهانە ئەفرۆشرێ. بازاری نێوخۆی خۆمانە هەیە، ئەو نەوتەی کە ئاڵوگۆڕی پێ ئەەکەین بە بەرهەمی نەوتی ترەوە کە ئاڵوگۆڕی پێ ئەەکەین ئەمە نەوتە نێنین دەرێ بەرامبەر بە گازۆیل یان بەرامبەر بە بەرهەمی ترەوە، یان ئەو نەوتەی کە لە بازاری نەوخۆی خۆمان ئەفرۆشێ. من ڕەنگ بێ تەفاسیلی 100% ئەو بازارم لا نەبێ، نەک لە بەرەوەی کە پرۆسەکە شەفاف نییە لای من، لە بەرەوەی کە ئەمە تەفاسیلێکی زۆر فەنیە کە وەزارەتی سامانە سروشتیەکان بەرپرسە لەی. بەڵام ئێمە ئەزانین کە پرسیارێکی جددیە، مەسەلەی شەفافیت پرسێکی جددیە و پرسێکە گوماناویە. خەڵک گومانی هەیە لەم پرسەیە. نەوت لە جاتیەوەی ببێ بە سەرچاوێکی خێر و خزمەت بۆ خەڵکی کوردستان بووە بە چەکێکی قورس کە لایەنە سیاسیەکان بەکاریە هێنن دژی یەکتری و کە بووە بە گومانێکی ناخۆش لە بینی خەڵکی کوردستان و حکوومەتەکەی. بۆیە ئێمە ئەمانەوێت حکوومەت دەرباسکەین لەم جەوە ناخۆشێکی هەیە، جێهەتێکی معنی شارەزا نێودەوڵەتی باوەڕپێکرا و بانگهێشت کراون بۆ کوردستان بۆ ئەوەی تەدقیقی پرۆسەی نەوت بکەن لە بیدایەتەکەیەوە تاکو کۆتاییەکەی. ئەمە هەم بۆ ئێمە باشە وەکو بەرپرسانی حکوومەت لە ناو حکوومەتەکەی خۆمان، هەم بۆ سیقەی بازاری جیهان بە هەرێمی کوردستانەوە باشە و هیواداریشم ئەمە ببێتە مایی کە کەمکردنەوەی هەندێک لەو گومانەی کە خەڵکی کوردستان هەیەی لەسەر پرۆسەی نەوت لە کوردستان ئەگەر هەڵەیەک ئاشکراکرا لەم راپۆرتەیە یان دەرکەوت کە شتێک هەیە کە پێویستی بە عیلاجی یان پێویستی بە دووادەچوونی زیاتر یان پێویستی بە ئیجراعاتە، بێگومان ئێمە هەموو ئیجراعاتێکە گرینە بەر ئەگەر هەڵەیەکرا بوو بێت لەم پرۆسەیەدا. جەناب باسی شێوە فەرمیەکەی دەکەی، یعنی دیارە مەبەست ئەگەر شێوە نافەرمیەکە مەسەلە قاچاقچی نەوت
زۆر جار گوێبیستی هەواڵە بین کە شەوان یەکێکە چێتە سەر حەقڵێک و بۆریەک کوونەکا و ئەمە لە تورکیا ڕوئەیە لە وڵاتانی تریشی ڕۆیە باوەڕ ناکەم ئەمە لە کوردستان ڕوونەیە بە تاکید ڕەنگ بێت لە کوردستان ڕووبە بەڵام ئەمە شتێکی ناقانونیە نایاساییە ئەبێ جیهەتە ئەمنیەکان چاودێریەکی زیاتری ژێرخانی ئەساسی نەوتی کوردستان بکەن بۆ ڕێگریکردن لەو جیهەتە لەو دیاردەیە. کاقوباتەوەری کۆتایی ئەم وتوێژەکەمان باسی مەسلەی سەربەخۆی کوردستان و مەسلەی ڕێفراندۆم دەکرێت پێش چەند ڕۆژێک سەرۆکی هەرێم بەرز مەسعود بارزانی لە بەدەستگای ڕاگەیاندنی عەرەبی گوتبوو کە ئەمریکا وڵاتانی ڕۆژئاوا دژی سەربەخۆی کوردستانین بەڵام لەگەڵ کاتەکەی دانین. چیتان هەیە چی هەیە ئێوە باز بکەن لە یانیش کۆمەلگای کورد ئێستا حازرە بوو ئەوەی هەنگاوێکی وابنێ؟ سربەخۆبوونی کوردستان پرۆسەیەکە پێویستی بە پرۆسەیەکە کە ئەم پرۆسەیە جارێ پێ بە گفتوگۆ دەست پێ بکە. گفتوگۆ لە بینی کێ؟ جارێ گفتوگۆ لە بینی خۆماندا، لە بینی خەڵکی کوردستان، لە بینی موئەسەساتە حکومیەکانی کوردستان و خەڵکی کوردستان، لایەنە سیاسیەکان و ئەندامان و کادران و هەواداران و لایەنگران و هاوڵاتی تری کوردستان بۆ ئەوەی ئەم پرسە چکە ئەم پرسێکی جددیە، پرسێکی گرنگە، پرسێکە کە کاریگەریە بێ لەسەر ژیانی ملیۆنەها کەس لە هەرێمی کوردستان و دەرەوەی هەرێمی کوردستانیش. بۆی ئەم پرۆسەیە پێم وایە ئەم پرۆسەیە دەستی پێکراوە، ئەم گفتوگۆیە بەردەوامە، ئەوە لە هەواڵەکانە باسەکرێ بەڕێز سەرۆکی هەرێم ئاماژەی پێداوە وە لە وڵاتان لەگەڵ وڵاتانی تریشە ئەمە باس کراوە. ئەم پرۆسەیە خاڵێکی ئەم پرۆسەیە بەشێکی ئەم پرۆسەیە ئەنجامدانی ڕێفراندۆمێکە بۆ ئەوەی ڕەئی هاوڵاتانی کوردستان ڕەئی دانیشتوانی کوردستان بە فەرمی بگەێنرێت. بەڵام ئەویش پرۆسەیەکە و سەرۆکی هەرێم دەڵێ پێش ئەوەی هەڵبژاردنەکانی ئەمریکا بکرێن ئەوە ڕێفراندۆمە دەکرێت. ئایا لە حکوومەتی هەرێمە دەبێت حکوومەت ئامادەکاری بکات بۆ ئەم پرۆسەیە؟ ئێوە کار دەکەن لەسەر ئەوەی کە ڕێفراندۆم پێش ئەوەی هەڵبژاردنەکانی ئەمریکا بکرێت؟ ئێمە هەیئەی سەربەخۆی هەڵبژاردننی کوردستانمان هەیە، مؤسسەیەکی تازەیە کە دامەزراوە. نازانم تا چ ڕادەیەک ئەمڕۆ کارایە و ئەتوانێت ئەم ئەرکە ئەنجام بدات. ئەمە ئەبێ لێیان بکۆڵینەوە لە توانایی مرۆیی و مادی و توانایی هوەریان بۆ ئەنجامدانی ڕاپرسیەکی ئەوها گەورە، ڕێفراندۆمێکی وا گەورە لە کوردستان. بەڵام ئەگەر مەسەلەکانی تر بێت کە پەیوەندی بە پاراستنی شار و شارۆچکەکانی کوردستان نابێت، ئەوە جیهەتە ئەمنیەکانی کوردستان هەبێت هەستن بەم ئەرکەیە. بەڵام بێگومان ئەنجامدانی ڕێفراندۆمێک کارێکی ئاسان نییە لە ڕووی لۆجستیکەوە، لە ڕووی فەنیەوە، لە ڕووی هوەریەوە. چکەن تۆ ئەبێت خەڵکێکی زۆر بخەیتە گەڕ بۆ ئەنجامدانی ئەم کارەیە. ناڵێم قەتعیە ناکرێ، بەڵام ئەبێ دیراسی بکەین بزانین چی ئەمڕۆ لە توانای حکوومەتی هەرێمی کوردستاندایە بۆ ئەوەی گەر بڕیارێک درا بۆ ئەنجامدانی ڕێفراندۆمێک حکوومەت هەستێ بە ئەرکی خۆی. حکوومەتی هەرێم بەرنامەیەکی هەیە بۆ ئاوادانکردنەوەی شنگال دوای ئەوەی کە ڕزگار بوو یان شنگال لەبیر کراوە؟ شنگال هەرگیز لەبیر ناکرێت. بە تەکید ئێمە ئەمانەوێت نەکار حکوومەت دەوری هەبێ بۆ ئاوادانکردنەوەی شنگال، بەڵکو ئەمڕۆ لێکێک لە تەوەرەکانی کە ئێمە باسمان کردووە لە سەردانمان بۆ ئەمریکا ئەوەیە کە ئەم ناوچانەی کە لە دەستی داعشا ڕزگارەکرێن چۆن بتوانین هاوکاری معنەوی مادی ئاوادانکردنەوە بگەینە ئەم شوێنانە، چۆن بەرنمەیەکمان هەبێ بۆ ئارامکردنەوەی ئەو شوێنانە. ئاسان نییە، نەک تەنها لە بەرەوەی کە بیناکردنی بینایەک کە ڕووخابێت ئاسانە، پارە هەبێت ئەو بینایە بینا ئەکرێتەوە، بەڵام ئەوەی کە قورسە بێت ئەوەیە کە تۆ چۆن نەفسیەتی ئەو گەلە بینا بکەیتەوە دوای ئەوەی کە ئەو ناخۆشییان بە چاوی خۆیان نبینیەوە، ئەو جەنۆسایدەی کە لێیان ناکراوە بێگومان کاریگەریەکی ڕاستەوخۆی درێژخایانی دەرونی ئەبێ لەسەر نەفسیەتی میلەتەکەمان و ئەو کەسانی کە ئەم جەنۆسایدەیان بەسەر هاتووە. ئەمە پێم وایە کوسپێکی قورسترە بەردەم حکوومەتی هەرێم و حکوومەتی عێراق و هاوپەیمانان لەوەی کە تۆ بیت پارە کۆکەیتەوە بۆ ئاوەدانکردنەوەی شار و شارۆچکەکان. کاخۆبا زۆر سوپاس. سپاس کاک تەخیل، سپاس.